کۆرپەیەکی شیرەخۆرە بوو، تەنها مەمچی دایکی دەناسی، سینەی ئەو نیشتیمانیان بوو، بێخەبەر لە تازە جوڵانەوەی چەکداری شۆڕش، بێخەبەر لە درڕندەی دوژمن، بەدەم ژیانەوە قریوەی دەهات. بەڵام لە پڕدەنجی گولە ئەمی کۆرپەی لەسەر سنگی دایکی تاساند، جەستەی خوێناوی و خاوبەوەی دایکی هەستێکی نامۆی لەمدا خوڵقاند. لە چاوەڕوانی دواقمی شیردا 20 کاتژمێر لەسەر جەستەی ساردبەوەی دایکی گریە و فغانی کرد. لە بریشیر خوێنی ئاڵ و گەرمی سەرسینەی لە برسێتیدا لێسایەوە. قەدەری ئەممانەوە بوو تا لە دوا ڕۆژدا جێپەنجەی خۆی لەسەر حەقیقەتی داستانێک جێبێڵێ کە بە شارستێن ناسراوە و 47 ساڵ بەر لە ئێستا ڕوویداوە. چیرۆکی قوتاربوونی چەشنی ئەفسانەیەک وایە، گەر ئامادەی خۆی و شادی خەڵکی ناوچەکە نەبوایە، ئەوە باوەڕهێنان بە چیرۆکێکی لەو شێوەیە گەلێک سەخت بوو. بەڵام ئەوە تا ئەمڕۆ ئێمە لێرەین تا لە زاری خۆی و خەڵکی ناوچەکەوە ئەو حەقیقەتە مێژویە بەیانکەین. هێشتا خەم و شۆکی نسکۆی شۆڕش بەرۆکی خەڵکی بەرنەدا بوو. هەمووان چاوەڕێی دواپلان و دواپیلانی ڕژێنبوون بۆ لە ناوبردنی کورد. زۆرینەی سەرکردەکانی شۆڕشی پێشوو ئاودیوی خاچی ئێران ببوون و لە سای ڕژێمی پادشایەتی ئێراندا زیندەگیان دەکرد کە یەکێک لەلایەنە سەرچیەکانی ئەو چارەنووسە بەدە بوو بۆ کورد. هێشتا خەڵکی لەو شۆکە گەورەیەدا بوو چۆن ئەو شۆڕشە گەورەیە ئەو سەدان هەزار پێشمەرگەیە لە ماوەی چەند کاتژمێرێکدا بڵاوی پێکرا. خەڵکی هەموو ئەوەیان دەزانی کە پیلانی دوژمنان بۆتە هۆکاری نەمانی شۆڕشەکە و توانەوەی. بەڵام بەشێکی زۆریشیان بێئاگا بوون لەوەی کە خوێندنەوەی کورد بینانەی سەرانی شۆڕش هۆکارێکی تری ئەو کارەساتە بوو. ئەو دەم خەم و ئازار و ناومێدی سەرتاپای کوردستانی داپۆچی بوو. هێشتا زوو بوو تفەنگەکانی شۆڕش سەر پێ بخرێنەوە، چونکە هەموو جوڵە و چالاکێکی پێشمەرگانە ڕژێمی بەعسی دەهری دەکرد و تەڕ و وشکی پێکەوە دەسووتان. شەڕی شارستێن بەڵگەی ئەو حەقیقەتەیە، چونکە بەهۆیەوە دوژمن 13 هاوڵاتی بێگوناهی شەهید کرد. ڕژێمی عێراق بەرەو بەهێزبوون دەچوو. پێی وابوو چی دیکە کورد شۆڕش ناکاتەوە و دەستی تفەنگ ناگرێ. بۆیە هەر جوڵەیەکی پێشمەرگانە دەبۆ هۆی کاولکاری و کارەساتی مرۆیی. سکردەی دووربین و واقعبین دەیزانی گەڕان و دەرکەوتنی پێشمەرگە بە ئاشکرا هەڵەیەکی گەورەیە و دەبێتە هۆی ڕوودانی کارەسات. بۆیە لەو کاتەدا زوو بوو تاک و چالاکی پێشمەرگانە ببرێتە نێو ئاوایەکانی کوردستان. ئەمڕۆ ئاتومەتە دەی شارستێن. دەمەوێت لە جێپەنجەی مێژوو ئەو ڕووداوەی شارستێن بخەمە ڕوو بە دۆداچوونێکی وردکەم لەگەڵ خاوەن مێژوەکە و خاوەن ڕووداوەکە قسە بکەم. ئەوانەی لە شارستێنن ئەوانە دەزانن چی ڕوویداوە. بۆیە جێپەنجەی مێژوو ئەم جارە ورتر و پڕ زانیاریتر دەمانەوێت بەرنامەکەمان پێشکەین. ئەو ڕووداوەی لە شارستێن ڕوویداوە زۆر قسە و باسی لەبارەوە دەکرێت، بەڵام دەمەوێت لە زاری ئەمانەوە ڕاستی ڕووداوەکە بخەمە ڕوو، بزانین ئەو ڕۆژە لێرە چی ڕوویداوە، ئەو ڕۆژە لێرە چێ بۆتە قوربانی، لێگەڕێن ئەوان خاوەنی کارەساتەکە و قوربانیەکە و خاوەنی مێژوەکەن. هەمومان بەیەکەوە گوێبیستە بین لە ڕووداوەکەی شارستێن و ئەو کارەساتەی کە قسە و باز زۆر هەڵەگرێ و زۆریشی لەسەر وتراوە، بەڵام پێدەچێ هێشتا ڕاستیەکان وەکو خۆی نەوترابێ و ئێمە ئامانجمانە جێپەنجەی مێژوو وەکو خۆی بیگوازینەوە و لە زاری خاوەن مێژوەکانەوە قسەکە بە ئێوەی بینەر بڵین و ڕووداوەکەشتان پێ ئاشنا بکەین.
نووسین و جێڕانەوەی مێژوو ئەمانەتێکی ڕاستەقینەیە لەسەر ئەو کارەکتەرانەی لە نێو ڕوودا و کارە ساتەکاندا ژیان و بەرخوردیان هەبووە. لە نووسین و جێڕانەوەی گرنگتر مامەڵەیەکی ڕازگۆیانەیە لە دەرەوەی هەر چەشنە بەرگری و لایەنگریەکی ئایدۆلۆژی و کەسی و حیزبیانە. داستانی شارستێن لەوەیە زۆرترین قسەی لەبارەوە وترابێت، بەڵام نەتوانراوە ڕاستی ڕووداوەکە وەک خۆی باس بکرێت. هەر کەس هاتووە لە ڕوانگەی بەرژەوەندی شەخسی و حیزبی ڕووداوەکەی شی کردوێتەوە، دەرفەت نەبووە خاوەنی ڕاستەقینەی مێژوەکە و خودی قوربانیەکان ڕووداوەکە بجێڕنەوە. لە هەمووی کارە سادبارتر ئەوەیە لایەنێکی دیاریکراو لە پێناو بەستنەوەی تان و پۆی داستانەکە بە باڵای خۆی دەچێتە ناودێکە و بە هەڵپەرچێ و گۆرانی یادی ئەو کارەساتە جەرگ بڕە دەکاتەوە، بێ ئاگا لەوەی کە هێشتا برینی نێو دڵی کەسوکاری شەیدان ساڕێژ نەبووە. کە جێیشەکە هاتووە، ئەم جێیشە بە پێیان هاتووە، بە پێیان هاتووە ئێمە خەبەریان داینەیە یان وا جێیش هات کوڕە ئەگە پێشمەرگەی تێدایە بڕوە. کوڕێکی خۆمان هاتبووە عیب نەبێت لەم دیوماری هەنجیرەوە بە پێیان هاتبووە لە کنمەڕی بوو کتی کوڕەوە جێیش هات ئەوی کە شتێکی لە خۆی شک بەرێ بڕوە خۆوە شارێ. ئێمە زۆڵایی کە هیچمان لە خۆمان شک نەبردووە ماوینەوە لێرە ماوینەوە کە حال لێرە ژەیشەکە شەوێ بەڕێوە بوو بارانیشی لێباری بوو. وەڵی کاتە ئەم دێوە دەستی گۆی نەدەکرد کە هاتن ئەلێرە لەسەر ئەم هێکانە عیب نەبێ قەسەم بخۆینانە ڕقمان بووە دانان بووە دەگرتن وەڵی دەستیان گۆی نەدەکرد بیگرن. ئەو جێیشە مەلایەکەمان کە خالی ئەم حەمەدەمینی بوو لە مزگەوتێ بوو ئامر لیواکە هەتا دەدی ناریشیدان ئامر پەوزەکە دەدی نیاریشیدان بە هینە کوتی بووە نەوتیە بووە مزگەوتیە. ئەمە لە هەر لە ژوورە مزگەوتێ بووین ئەم جێیشەش هەموو لەوێ بوو پێش شەڕەکەی قوربان. بە مامۆستای وت بوو پێشمەرگە هەیە یان نا، مامۆستا ڕزاری ترازا بوو وتبووی نییە بە حەقەت نەشمان بوو لەم دیەیدا دوومان هەبوون، یەکمان لە لۆتەرێ بوو حاجی سەید عەلیان پێدەگوت کوڕی حاجی سەید عەلی شیع حوسێن، یەکمان لە کنوی بوو یەکیشمان لە یاخیانە پێیان دەگوت حەمەڕەش لە یاخیانە ئەویشمان لەوێ بوو لەکن فەقی ئیسماعیلی وان. ئەگە ئەم جێیشە هات ئەلێرەوە هات یانی لای نەدەدا ڕەباوە مەباعیدانە پانۆپان هاتە ناودی گە هاتە ناودی سوعاری لە ئێمە کرد بۆ پێشمەرگەوتنەوە وەڵی ناودی لێ نییە باندەری دەیەکەی دەری شاخەکان لەو دیانی سەرێ هەموو پێشمەرگەیە. جێشەکە نانووسای خوار ڕۆی هەها پێشی گەی ئەو ڕێسوورکەی پێشی گەی شێوەکان لە دەی دەرچە زۆر احترامێکی زۆریان نوە بۆ ناودی بروسکان کرد گە خەڵکێکی چاکە خەڵکێکی ئەهلێکی وایە. ئەو کات شارستێندێکی استراتیژی بوو بۆ حکوومەتی عێراق، بۆیە مەبەستی بوو کۆنتترۆلی بکات و دەسەڵاتی تەواوی بەسەریدا هەبێت. ئەم دەیە لە ڕۆژهەڵاتیەوە هاوسنوور لەگەڵ دەیەکانی دۆڵەبی و یاخیان و تا دەگاتە سەفرە و زەرون. لە باکووری خۆرهەڵاتیشەوە لەگەڵ دەیەکانی سێدەر و کوێرەکانی و قەرانگە و قۆمەرغان و بەرەو هەڵەدن و سەرگەڵ و لە بەشی خۆر ئاواشەوە لەگەڵ دەیەکانی هەنجیرە و چیای قەرەسرد و تۆپزاوە و ڕکاوە تا دەگاتە قەزای دوکان. لە باکووریشەوە هاوسنوور لەگەڵ دەیەکانی کانیت و چنارنێ و ناحەی بنگرد و قەرەتەپە و مەمەنداوایە تا دەگاتە دەربەندی ڕانیا. شارستێن بە دووری 30 کیلۆمەتر دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی قەزای دوکان و 6 کیلۆمەتر لە باکووری خۆر ئاوایی شاری سلێمانیەوە دوورە. لە ڕووی جوگرافیاوە دەکەوێتە نێوان چیای ئاسۆس و سارا و قەرەسرد و 10 کیلۆمەتر لە باکووری ناحەی بنگردەوە دوورە و لە ڕووی ئیداریەوە سەربە و ناحەیە. ئەم دەیە بە چەند گرد و گردۆڵەیەک دەوردراوە و مێژوێکی دێرینی هەیە.
بە گوێرەی بەڵگە شوێنەوارەکان لە کۆندا شارێکی گەورە لەم سەرزەمینە بوونی هەبووە کە زیاتر لە 18,000 ماڵی تێدا ژیاوە. هەر بۆیە ناوی شارستێن لەو شارستانی کۆنەوە سەرچاوەی گرتووە. دۆڵی هەنجیرە ڕەشە و دارەبەن و توکڵی دۆمان و شێخ کەماڵەدین و سەری شەرگە و ملە گەرمان و هەوارە بەرزە و گردی زوێد و بەری بیاوان و شاخڕەش دەوری گوندەکەیان داوە. لە نزیک دێکەش گردی ئاڵاکە و چەندین گرد و گردۆڵکەی تری هەیە کە هەریەکە و ناوی خۆی هەیە. شەوێکی زستان و باراناوی بوو هێزێکی سەربازی بەعەس لە بەرەبەیانی 26/12/1976 دەگەنە ناو شارستێن. ئامانجی ئەو هێزە ئەوە بوو تاکو بزانن پێشمەرگە لە ناوچەکەدا هەیە یان نا، چونکە حکوومەتی عێراق باش دەیزانی کە شۆڕشێکی نوێ سەری هەڵداوە، بەڵام نەیدەزانی لە کوێوە بەرەو کوێ دەچن. ئەو زەمانە چەند پێشمەرگەیەک لە ژێر ناوی قیادە مۆقەتە کە خۆیان بە پێشمەرگە لە قەڵەمدا بوو هاتوبوونە ناوچەکە و وتوبیان بۆ ڕێخستنەوەی شۆڕش هاتوون. خەڵکی دێدەڵێن ئەو هێزە سەربازی عێراق کە بەرەو دێکە هاتبوون لە دۆخێکی سەخت و دژواردا بوون، چونکە سەرما و سۆڵی مانگی 12 بە گیری هێنابوون و خەریک بوو ڕق دەبوونەوە. بۆیە بە ناچاری بڕیاریاندا دەوروبەری دێ چۆڵکن و بەرەو یاخیان هەنگاو بنێن. بەڵام دەرچوونی چەند گولەیەک لە لولەی تفەنکانی قیادە مۆقەتەوە کارەساتی نایەوە و 7 پێشمەرگە و 13 هاوڵاتی لە ژن و منداڵ و پیرەپیا و گەنج شەید بوون. بۆیە خەڵکی ناوچەکە دەڵێن ئەگەر کەم ئەزمموی و نابەرپرسیارەتی هێزە کوردەکە نەبووایە ئەوە هەرگیز ئەو کارەساتە جەرگ بڕا ڕووی نەئادا. جەیشەکە هات پێشی ڕووی ئەوە گرینجانی پێدەڵێن نەها ئەو گاگەلەی بەم بەرەوەی گرینجانی پێدەڵێن پێشی گەی بووە ئەو گرینجانەی و یەکیان هاتەوە هەر لە مزگەوتەدا بوو هێشتا پاشی کوتی سەیری تەقەیە، کوتی هیچ نییە تەقەی خۆشیەیە. ڕۆیشتەوە زندێکە نازان داخۆ گەیشتەوە چجەیەکی دیسان گەڕایەوە هاتەوە کوتی سەیری تەقەیە، کوتی کورە هیچ نییە، کوتی کورە بریندارمان هەیە، کوتی بریندارمان هەیە. وەرمان گەڕایەوە لەوێ ڕاتەقەدومی کردەوە لە ناو ئەم دێیدا. ئەو هەیمە حەسار بوو ئەیبنە بێت 12 نەفەری تێدا بوون حتا پێش نوێژە شێوان، حتا پێش نوێژە شێوان 12 نەفەری تێدا بوون. بە خوددا من هەرچی نەمدی بێ و ڕاست نەبێ نایرێم لە هەموو کەسی لەم دێیدا بە تەمەنترم لە منی بە تەمەتر تێدا نەماوە. هەرتگلا بووە شەڕ ئەلەم ناودێیدا بووە شەڕ هەر ناکەم دەڵێم هیچ لایان نەدەبواردن، نە پێشمەرگان دەبوار، نابرین مرشیان دەبوار، نە مانگان دەبوار، هەر پیانەوە دەنا لە دەرەوە هەر پیانەوە دەنا لێرەشەوە هەر پیانەوە دەنا. هەتا کوتیان کەمال کەرکوچیەوە لەم خانووی مەگیراوە کەمال کەرکوچی ئەو دەمی لەم هینەیدا بوو لەگەڵ فەقی ئیسماعیلی و لەگەڵ ئەوهانە کوتیان کەمال کەرکوچی ئەلێوێ بریندار کراوە لە ئەو خوسکەیەوە 4 پێشمەرگە تەقان لێ کرد لەو خوسکە بردەیەوە. ئەلەوێ جێشەکە گەڕایەوە پێشمەگەش لەم گرنجانە لەم کەتا لەم هەچوا دەورێگرپوو گەل دەدی دەرسێ و لای دێ لێ ببڕنەوە. نەگەی لای دێ لێ ببڕنەوەوانە جێشەکە خۆی لە ماڕان هاویش بارانێکی ژواش دەباری، بارانێکی زۆر بە خۆر دەباری. جێشەکە چۆ ژوورانەوە پێشمەرگە دەری دێەوە بوو هەر لە بانەوە هەتا شەوێ درەنگ پێشمەرگان وڵا پێشمەرگەی هەموو خەڵکی ئەترافی مەنتیقەی خۆمان بوو شارستێن و دۆڵەبی و یاخیان و نۆڵەسکە و ئاوەژە و کانی تو هەمووی ئەم دیانە بوو پێشمەرگان هەمووی ئەو دیانەی خۆمان سەر بە پارتی بوو سەر بە پارتی بوون کەمال کەرکوچی بە خۆی ئەلە گرنجایی دەبرین بە هاوان یەکەم هاوان ئەلێ بریندار بوو. ئەگەر بێت و تەقە نەکرایە لە قوچیەوە ئەو پێشمەرگەی ئەوەی کە تەقەی کرد لە پێشدا ئەوە زۆری قەدر لە شارستێنی کرد ویستی گە شارستێن کوێرەوە بێ گوێ لێیە. ئەگەر جەیشەکە هات کاکە جەیشەکە هات ڕۆی بە کوردی لە مزگەوتێ بە خەڵکەکەی کوتبووی ئێمە دەچین بۆ خوڕخوڕە و یاخیان و بۆ مەزەر خەڕیبی لێ دەچین ئەوانە دەگرین ڕۆی بۆ ڕێی دۆڵەبی ها ڕێسوورچێ پێ دەرێن هەتا گەیە ڕێسوورچێ جەیشەکە نیوەی دەرچوو کە نیوەی دەرچوو قوچی سێدەری هەیە قوچک لەوێ پێشمەرگە تەقان لێ کردبوون وەڵام ئەسکەرەکان کوژرا بوون وەک ئەسکەرێ کوژرا و هاتەوە بۆ ناودی. هەرچیە گوتراوە
هەرچیەک نووسراوە لەسەر ئەو ڕووداوە هێندەی وتەی دانیشتوانە ڕەسەنەکەی ڕازگۆیی لەخۆ ناگرێ، چونکە ئەوان لە نێو ڕووداوەکەدا ژیاون و سات بە ساتی شەڕەکەیان لەبەرچاوە. ڕووداوەکە بە چەند شێوازێک جێڕاوەتەوە. جێڕانەوەیەک دەڵێ دەبابە سووتێنراوە یان کۆپتەر خراوەتە خوارەوە، بەڵام دێنیشینان دەڵێن ئەوە دوورە لە ڕاستیەوە و هیچ شتێکی ئەو تۆ نەبووە. لە کاتێکدا ئەوان خۆیان لە ناو دێکەتا بوون و شاید حاڵی دۆخەکە بوون. کار لەو شەڕدا نەکەوتوتەوە، کەس تارە بەر نەبووتەوە، شەڕی لەگەڵ نەکرا مانجی سێ، بەس ئەوە بوو یانیگە خەرکە قوچاندی و هەڵات خۆی شەڕی لەگەڵ نەکرا. ئەمە درۆدە لە سێ شەڕوا کرا و ئەوە کرا، ئەمە بۆ خۆمان یەکەم کەسی پێشەوە بووین شەڕمان نەکردووە. ئەوەی گەماویژمە لە پێشە ئێمە بووین، ناوەکەی کە هەر بەبێت تەقا هەشەوە ڕۆی ناوەڵای یەک کە شەڕی لەگەڵ نەکردووە. پێشمەگەی تاوێ لەگەر کە مارکۆچیمان بەڕێکە گەیشت سەرحوری بۆ خۆی هەڵات، ئێمە بەجێ هێش نەما خادەی پارتی نەما هەردوو جومەکە هیچ تارێک نەکەوتووە. نەخیر ناوەڵای یەک تارێک نەکەوتوتە. والله قوربان من یەک کۆپتەرم نەدیوە لەو گربوو بێتەوە یان لە پێشەوەی دایەکێکدا ئەو لەو دیودەی بەولاوەکیان گربووەتەوەمان لەو شەڕێدا نەبووە. قەسەمە خوا لە ناوقەدە شەڕەکەیدا بووم، لە ناوقەدە ڕەمێکەشدا بووم، وەک ئەو حەمەدەمینەی کە لە کندارە بنێ خاڵیان ڕەمی کردو ئەمیش هەڵاتووە. ئێوە ئاگادارن. ئارێ وەڵڵاوە بیللاهی ئەینا ئەویکەی کە برەموو منداری وا هەیە قسێ دەکات ساڕش کات پورە ئەوەکانە بەخوای وا قسەی دەکرد قەسەم بەخوای کە لەم حمبەرەش گچکەتر بوو. ئەوە هیچ ناگان لە هیچ نییە، قسەی من و تۆ وێچکەیە دەیجێڕنەوە، ئەینا هیچ ناگا لێ نییە. ئەم جامە شەوە بردیانین کە ئەو شەوەی نانێژمە بینەوە ماڵی خۆمان دا ئەو برای من کوتی دەسم سەلی بووە نوێژەیە نان هێش سبەی نییە کوڕە نوێژێمەکە کاکە نوێژێمەکە لەو ژوورەیدا سجنیان کردین بە خۆ بە ماڵ و منداڵەوە حتا سبەی نییە. وا دەیزانە نەماوێرەوە بچین برین میزی دەکەین جەیشەکە پڕ بوو لە جەیش. ئەمجا ئەم هەژنۆ دە کەس کە لێرە پێشمەرگە پێنج ئەلەوێ شەید بوون ئەلەم هێ پێنج پێشمەرگە گوێم لێ بوو کتیان سەیدی عالەم محەممەد سەلاوە دەچین نەوتەی پێدا دەکەین و خانۆکەی ئاگر دەدەین. گوێ لێیە پێشمەرگەکان لەوێ هاتن سواریان کوژران، یەکیان ڕۆژە کوژرا بوو ئەمە پێنجیان ئەلەوێ کوژران. لەگەڵ دەستپێکی شەڕدا فەرماندەی ئەو هێزە پێشمەرگەیە بە گول لە هاوەن بریندار دەبێ و شوێنی شەڕەکە جێدێڵێ، بەڵام دواتر حەوت پێشمەرگە شەید دەبن کە بریتین لە عەبدوڵڵا و بایز عەبدوڵڵا و مەمەند ڕەسوڵ مەمەند داوایی و محەممەد ئەحمەد و مەحموود یاخیانی و عەلی ئیسماعیل هەوارە بەرزەی و عەبدولوهاب مستەفا کەرکوچی و مەحموود محەممەد کانی توی. کارەساتەکە لە دوای ئەوە دەست پێ دەکات کە هێزەکەی عێراق گەڕانەوە ناو دێکە و ئیتر کەس نەما تەقە بکات بۆ یەکەوتنە ئازار و ئەشکەنجەدانی خەڵکی. دانیشتوانی ناو شارستێنیان کۆکردەوە و بە شێوەیەکی دڕندانە دەست ڕێژی گولەیان بەناوداکردن و 13 هاوڵاتی لە ژن و منداڵ و گەنج و پیر شەید بوون، زیاتر لە 7 کەسی دیکەش بریندار دەبن. لە هەمووی گرانتر و ناسۆرتر بۆ خەڵکی ناوچەکە شەیدبوونی مەلا ڕەسوڵی شارستێن بووە کە زانایەکی ئاینی دیاری ناوچەکە بووە و زۆر هەوڵی داوە ئەو کارەساتە ڕوونەدات، بەڵام پلانی قیادە موقەتە هەوڵەکانی شکست پێێنا و لە کۆتاییدا خۆشی بووە قوربانی. هەموو دەیەکان بان کرد ئیوا هەبوو ڕۆی بوو شەوێ، هەموو دەیەکان بان کرد وەرن دەیەکەی ئاگر دەدەین، وەرنە دەرێ دەیەکەی ئاگر دەدەین. خەڵکەکە هات ئەلەمێ هات ئەبەوێدا هاتین بە ئەم هێدا سەرکەوتین بەو جادەیدا ڕۆیشتین دارێکی گەورەی لێیە تیان ئەم حەمەدەمین و خاڵی لە کندارەکەی لەوێ بوون. زانازام چیکان لەکرد بوو ئێمەشیان برد هەکە لە دێ ڕەتیان کردین گەیشتینە ئەو پژماڵەن هەوراز ئەمن ئەوەندەم گوێ لێ بوو بە عارەبیکە کوتیان ئەرمی دومەز لەوێ ئەویان ڕەمی کرد بوو ئێمەشیان ڕەمی کرد. ئاسکەرمان بە تەنیشتانەوە بوون ڕەمیان کردین ئەندێکمان هەڵاتین بەخوا من بۆ خۆم بە شەخصی خۆم هەڵاتم بەم دیوێدا هەڵاتم سەرزینۆ ئەوە هەڵاتم لێرەڕا لەوانەیە بۆ ئەو سلێ دیوارێ زیاتر ڕۆیشتمە خوارەمەی لەو دۆ پەجەیەکەی بەرەودم خۆم بە هەردی دادا. بۆ شوێنەی قالەی مام حەسەنی کوژرا داچی ئەمهەی کوژرا ژنێشکە بوو ناوی ئامین بوو ئەو کوژرا. دوو منداری لەم گەڕەچەمە ژنێکی عیب نەبێت دوو منداری پیشان بە کۆلە داچێ و پیشان بە کۆلە کچەکەیەوە بوو
ئەویش دوو منداڵیان کوژران ئێشکەمان ئەدە منداڵێکی گچکە بوو هەر بە کۆلەداچویش هەر کوژرا بەزداچی نەکوژرا دوای شەوە هیچ نەکرا بە کوردی لەگەڵ دەودا لە کۆڵانیشدا حەو پێشمەگە شەیر بوون ئەو پێشمەگە شەیر بوون ئەو داگە پێشمەگان شەوی جەنازەکان بنەوە دوای بەیانیش خەڵکی ناودی ئەوەی بەردەستیان ئێمان هێنا ئەم بستۆی ئەم سەری خۆنگرێ هێناین ئێرەکانە مە جەماعەتێکیان بردین زوو هەر بەیانی زوو بردیانین بۆکن ئەو دارە بەنێ مە دەوری 13-14 کەس بووین من بووم خاڵم بوو حوسێن ئاغا بوو حاجی حەمەشیم بوو ژنێک بەخۆ بە پیا و براو بوو داچێکم من لەگەڵم بۆخۆ بە منداڵەوە بردیان نێوەکانە جێشەکە لەوە خڕبەوە دەوری 300-400 جوولەکەن ئەو دارە بەنی لەمە خڕبەوە دەورەی مایانگرت ئەم داوەکەی گەشتگەهێنە لە ئێرەکانە ئەم تەختای ئەلەمێ بابم بە عەرەبی تیانگەی بوو گە جوندەکان پیان ئەڕمی وەڵاگە پیان ئەڕمی بام لێ لە ساوت پێی کوڕە وەی لەوەی هەڵێ ڕمیمان دەکەن کە هەڵات بام ئەلێ گولێشی لێرا لێری دەچووبێشی لەو پاشای درەوە بە برینداری ڕۆیبوو تا بێگم ئەمدا خەڵک ئەلەوەی زۆر بریندار بوو ئەو دا خەرکە کەوتە ئەم دەشتە ئەلەم دەشتەی دەستیان لێ ڕاوەشان جا ئەوەی کوژا ئالێرەکان 13 کەس کوژران بەژن و منداڵەوە 13 کەسی هاوڵاتی بەژن و منداڵەوە 13 کەسان ئەلەم ڕمێدا کوژان دەبوو ئێستا ئێوە لە قەپەزەدا مەحکەمە بکرێن ئەوەی ئەو چوار کەسێکە ئەلێ تەقان لێکە چکە ئەو خەرکە وان بە فەوتانیاندا گەو تەقە نەکرایە یەک کەس خۆین لە لوتێنەدا هەر لەم دی قوربان دوو هەم ڕۆژی ڕووداوەکە ئێمان هێنا ئێرە ڕمی کردین بۆ بەیانی ڕا بۆ بەیانی مە لە ژووراندا بووین بەیانی هەر لە ژووراندا بووین کاتێکی من بۆ خۆم بەیانیگە هاتمە دەرێ ئێستا عەسکەرەکە ئەوەی مابوو لە ژووراندا خۆی مات کرد بووە مازانی کەسی دەرگوت چۆلەکە و قوژی تێدانی ئەو دێیە ئەوەی شێوش پەرتە بوو بکرد بۆ ئێرەکانە پێشمەرگەر لە دەورەی نەما هەمووی کەوت سەرکەوتەوە بۆ هەوارە بەرزەی بۆ خۆڕخۆڕی یەک ماڵ نەسووتا بوو بۆسبیانی شەر یەک ماڵ نەسووتا ئەمدا خۆربان بەیانی ئەگە هەستاین جوندەکان هاتنە دەو تا ڕەحمەتتان لێبێ وەرنە دەرە دیەکەی دەسووتێنی خەڵکەکەش بەبێ خۆف هاتە دەرە ئەوەی هاتە دەرە لە ژووران دەرەکەن خۆیان سزنیا کرد لە ترسە خۆیان دەکەن خۆیان گرتیان ئەوەی لە خرە بەو بەرەوە بوو دیەکە هەمووی ئەوە ڕۆی ئێمە زۆر هەوڵماندا وێنەی کۆی شەیدەکان بەدەستبێنین بەڵام بەهۆی ئەوەی لەو سەردەمەدا کەمترین وێنە گیراوە بۆیە بەشێشان وێنەیان نەبوو دەست ئێمە نەکەوتووە ئەو هاوڵاتانەی کە لەو ڕۆژەدا شەید کران بریتین لە مەلا ڕەسوڵ مستەفا شارستێنی زانا و مەلای دێکە زێڕین قادر حەمە ئەمین دایکی عومەر کە منداڵ بوو لەگەڵ دایکی بووە حەمە ئەمین عەبدوڵڵا قادر حەسەن قادری پورەسەمەن حاجی قادر حاجی محمود محەممەد خات و ئامینە دۆڵمازەڵەی هاوسری ساڵە مححمود پیرۆزە حاجی مستەفا مەلیحە حاجی مستەفا هەردووچیان منداڵ بوون سوورە حەمە ئەمین منداڵ بووە ئەحمەد سۆفی ساڵح حەمە ئەمین عەبدوڵڵا منداڵێکی کوڕک تەمەنی 2 ساڵان بوو منداڵی مححمود قادر بووە ئەحمەد ساڵحیش لە ژێر ئەشکەنجەدا لە زیندان شەید بووە حەمە ساڵح مححمود قادریش لە سێدارە دراوە لە ناو ئەو کارە ساتەدا چیرۆکێشی نامۆ و سەرنجڕاکێش بوونی هەیە عومەر محەممەد مستەفا کە ئەو کات تەمەنی 1 ساڵان بووە لە گولە بارانکردنەکەدا دایکی شەید دەکرێ و ئەمی کۆرپەژماوەیەکی زۆر لەسەر سنگی دەمێنێتەوە شاید حاڵەکان دەڵێن دوای زیاتر لە 20 کاتژمێر کە دایکی گیانی دەرچووە و شەید بووە بەڵام ئەو هەل لەسەر سنگی ماوەتەوە و دەمی لە نێو شیر و خوێنی ڕژاوی دایکی ڕەحمەتیدا بووە عومەر محەممەد مستەفا دایکم زێڕن قادر حەمەدەمینەوەی شەید بووە ئەمن کەو پێش قەدیمیەکان بۆیان جێڕامەوە ئەم منداڵم بەبیرم نات تەقریبەن ساڵە وەختی نەدەبووم و نەدەبووم دەڵێن ئەلێرە دایکت شەید بووە کە داخم شەید بووە تەقریبەن 2 شەو ڕۆژایان شەو ڕۆژێکی لای بووم خوێن و شیرم بەیەکەوە خواردووە دم لە مەمچی ناوە چکە سن گوشتی بریندار بوو هەموو دم خوێن بووە ئەمە جێگاکەیەتی و بۆیان باس کردم ئەو کاتێ لێرە شەید بووە کەسێک هاتووە باسی چیرۆکی خۆتی بۆ ناوەڵی کەس نەهاتووە جارش کاکمەلا بەختیا کوتی دیکەینەوەوانە وەکوی جەنابەت کوتی دیکەی نەمێژوو کە چیوە لای نا ئەمە یەکەم جارە ئەمە یەکەم جارە لەم کەناڵی ئێوە بەخێر بێن سەر و سەرچامان کە شتێکی وامان پێ بگا ئێستا کەسێک بانجی منی نەکردووە لەم کەناڵی ئێوە یاخوا بەخێر بێن سەر و سەرچاوم کەسی کەم نەدیوە ئەمە یەکەم شەمە کە لەگەڵ تەلەڤیزۆنیش قسەی بکەم بەرپرسی حیزبی چێ بانگی کردووی وەڵڵی جارێکی ناڵم کاکمەلا بەختیار بانجی کردم جارێکیش کاک مەسعود
هەدی بۆ ناردین پیا و حەقێ بڵێ حەقیەکان خۆشن بەڵەوە بۆ خۆم ناڵم بە بیرم ناپکتویانە هەموو خەڵکی گوندەکان خۆکردنەوە کوتیانە وەرنە ئەو بێرە قۆنگری پێ دەڵێن وەرنە قۆنگرێ پێشمەرگەی تێدا تەحاڕی دەکەین ناو شارەکەی ئەویش خەڵکیان کۆ کردوێتەوە ئەلێرە بە ڕەحمەتی بێ شەید مەلا ڕەسوول چەند شەیدی کەشن سێزدەن باخر نازانم نەچواردن هەمویان ئەلێرە کوتیانە ئێرمی ئەوەی بریندار بۆ بریندار بووە ئەوەی شەهید بۆیە داچێ من شەید بۆ شەید مامۆستا مەلا ڕەسوول شەید بۆ زۆر شەیدی کە بووم بەڵام منەوانم ببینە ئەوەی دی هەڵاتووە ئەمنیش بۆ خۆم وەک پێت دەڵم تەقریبێن نازام چەندی لە کنداکەم بووم نەوەڵا ئێستا من وەک پێت دەڵم هەوێ شتەکەم لەسەر براکە من چکە بابم نەمابوو داکەم نەمابوو براکەم هەیوەشتی بۆ دەرێنام ئێستا براکەم بابمە براژنم داخمە نە شەیدانم هەیە چکە داکەم بەناو منەوە نیە شەیدانە منیە هیچم بۆ نەکراوە شەید هەیە حەرزی وەرگرتووە شەیدانەی هەیە سوودمەند بۆ لە شتیکە بەخوای تا بڵێ غەدرم لێ کراوە بەڵام ینی دایکی بۆ شێوە شەید بۆ تۆ هیچی بۆ نەکرا ناوەڵی یەکشتم بۆ نەکراوە وەڵی هەوڵمدا چوومە نفوسیش کاکەمزە لەوێ کاک ئەمەدەمی دەیناسە وەختێکی نفوس بوو تی کاک ئەمەر وەڵی ناوێ داکت هەر کچە لە ماڵە بابی کاتی خۆی مارە نەکراوە ئالامی بۆ دەرنەکراوە ئەوە ئەیبنەبێ ئەویش داچی ئەویش هەر لەوێ ئەیبنەبێ داچی لەوێ کوژرا بوو ئەم کوڕەش چکۆلە بوو زاناسام داخۆوە ساڵان دەڕەمە ساڵە وەختی نەبوو بیایە ئەویش لە کوتیان ئەمن نەچوومە سێری مەیتەکەی بەستیان هەر لەسەر لەمەم چەداچی بە مردوویش لەمەمکەی هەڵدەکەوت ئەم حمبەرە منیش کوڕەکەی کە دەرم لە باوەشمدا بووە هەر ڕەمی ڕەفیقی ئەم هەی بوو بێ بەس تۆزە گەورەتر بوو بە عاقلەن دا ئەو جا لێرە وابزانام 13 کەسمان کوژران ئەلەم هەی 13 کەس کارەمان لەسەر نەبوو ئەو ڕۆژەی ئەلەمێکانە ئەو ژنە ئەلەوێ ئەلەوێگە هەڵاتۆ گەیشتۆتە ئەمێکانە ئەلەمێکانە ئەو جێەکەیتی ئەلەوێ شەید کرا ئەلەوێ ئەو کوڕێ بە کۆڵەوە بوو ئەلەوێگە شەید کرا کوڕەکە بەرنەکەوتوە بۆ خۆ ئەلەوەکان شەید کرا ئەلەوەکان گەژە من گەلەوێ دەرچوم بۆ خۆم لە ڕمێکی دەچوم هاتم ئەلەوەکانە کەسی لێ نەبوو شۆ ئێرەکانە هەموو خەڵک ئەوەی برینداری لە بنا خەڵکە هەمووی هەڵات بوو لەو دۆڕەیدا بوو هەموو کەسی لێ نەما بوو دووبارە لە مانگی سێی ساڵی 1970 سوپای عێراق دەچێتەوە شارستێن و بارەگای لیوا دادەنێت دوای کنە و پشکنین چەند خێزانێک ڕاپێکی زیندان دەکەن بە بیانووی ئەوەی کە کەسوکاری پێشمەرگەن هەر هەمووی پێشمەرگە ڕۆژی دوایی لە شەڕەکەیدا کەس نەیتوانی شەڕێ بکە هەر هەمووی ڕۆی ئەلێرەکانمانەوە ئاخر کەس بە ڕەحمەت بێ کاکم و ئەو کاک سێبور ئەو دۆمانەوە ئەلم توکلیۆمە ئەلەوێت تەقا کرد ئەلەوێت تارەکەوتە سەریان هەتا ئەمێکا هەرخوانی بە کۆپتەر هێنانی کاکم و کاکسێبور و پیاژکە بە ڕسوولی مامۆسمانی هێنانی خوارێ کۆپتەر لێدان هەرخوانی کوشن ئەوان دەرچوون بەڵێ ئەوان کۆپتەرەکە لێدان ئێمە ئەلێ بن جەماعەتێکمە هاتنە خوارە کۆپتەر خەی بزێشی لێوێت تەخەمان لێکرد دەیشەکەی دانە بەزان هەڵاتین هاتینەوە ئەم ناوبەردانە هاتنە ئەو ناوبەردانە کاتیشمان لێ خۆممان مات کرد بوو کاتیشمازای سێزدە لە بابەگەیشن ئەوێکانە ئەمە بۆ مانگی سێ ئەمە ماژی ئەمە شەڕە گەورەکە گەرن تارە و شت بەربوویت نەتارە بەربوو نەتارەش ڕمیەکردین گەیشتنەوەکانە دوای گەردە بابەکان گەیشە مەش بەبێ تەقە ڕۆیشتمان تازە کات لە کات تازە گەدە بابێنەکات تەقەمان پێ نەکرا مەلابراهیم نەدیوەتەوە مەلابراهیم پێشمەرگە بووە نەیوێراوە خون شارستێنی کەوێ لە شاخەکان پێشمەرگە دەڕۆشن بۆ شاخەکان لە ناودێژ ناوەندەوێرا بێنەوە ناودی ئیخباریان دەکردن ئەو جا دیسان سەر لە نوێ لە مزگەوتێ بانگەوازیان کردەوە بانگەوازیان کردەوە وتیان ڕەحمەتتان لێبێ وەرنەکن مەکتەبێ ئامیل لیوا دێ ئامیل لیوای لێبوو ئامیل لیوا دێ خوتێکی بۆ خەڵکەی دەدا بۆی ئەو خەڵکە دڵی عاجز نەبێ و بۆ شوێنان نەڕوا و هیچ لە کەس ناکەن خوتێکیتان بۆیدا وەڵا کاکە لە دەوری مەکتەبێ کۆیان کردینەوە ژن و پیا و منداڵ و هەر هەمووی ساحێکی لێ بکن مەکتەبەکەی چوون بۆوێ کە چوون بۆوێ ئەو ئۆمەتە هەر هەمووی کۆکرایەوە ناوی هەر هەموو کەس خوێندرایەوە کەسیچی بۆ نەبوو ئێمە هەژمار بووین ئی شارستێنی ئەو هەژمارەمان من کچێک و کوڕێکەمە بوو ئەوانە هەرێکی سێ4 منداڵیان هەبوو ئەو هەژمارە ماڵێ حەمەی کاکەلی ماڵێ ئێمە ماڵێ حاجی اسماعیلی ماڵێ حاجی حەسەنی حاجی ماڵێ حاجی کەریمی شارستێنی ماڵێ ڕەسووڵی کاکە ئیسای هەژمار بووین ئەو هەژمارەمان ناومان درابوو
ڕێک هەزماڵەکەمان ناومان خوێندراوە ژن و منداڵی ئەو پیاوانەی کە پێشمەرگەن و لە دەرێن هەر هەشتیان لە زیری ئەسکەری هاویشتین لە زیری ئەسکەریان هاویشتین بردیانی بۆ بنگرتی بردیانی بۆ بنگرتی شەوێکی لەوێ بووین لەوێوە سواری پاسیان کردینەوە ئەو زیلانە بردیانی بۆ ڕانیەی وەڵی یان سێ شەو یان چوار شەوانی لە ڕانەی بووین ئەگەر چوین لە ڕانەی 200 ژنی کەی لێ بوو ئەگەر گیرا بوون و لەبری پێشمەرگی هێنابوویان نازانم دەخوا لەوێش 5 بێ 6 بێ شتێکی وا لە ڕانێش بووین لەوێشەوە باردیان کردین بۆ سلەیمانێ ئەگەر چوشین بۆ سلەیمانێش لەوێش چوین بە ئەوانەی ڕانێ و بە هەموانمەوە 400 ژنی تێدا بوو کویان 400 ژنی لێیە وەڵا کاکە لەوێشەوە کوڕە برسی و تین و خۆ خوای گەورە عەبدی خۆی نەکوژە قەت نامری وەنیە لەوێش نازانم بەخوای جا بوو بە 10 ڕۆژ بوو بە 9 ڕۆژ شتێکی وا بوو دیسان ئەو لە زیری عەسکەریان کردینەوە ئەو 400 ژنە ژن و منداڵ و پیر و گەنج هیوا هەیە لە بری مێردی هیوا هەیە لە بری برای هیوا هەیە لە بری باوکی کە هاتووە کاکە ڕەوانەی سەدی سەماوان کردین ئەگەر ڕەوانەی سەدی سەماوان کردین قەوشێکی گەورە بوو ئەو سجنە ڕێک هەریان داینە ژوورەکەیەوە 6 مانگ و 10 ڕێژی لێ بووم کوڕە بە فەقیری بە ئیحتیاجی بە نەبوونی چێشتیان بۆ دیاناین ئەو ئارە بەڕشانە چێشتەکەمان پێ نەدەخورا دەتدا بە منداڵی ئیسحال دەبوو بۆ خۆت دەتخوار ئیسحال دەبووی وەڵا من 6 مانگ و 10 ڕۆژان لەوێ بووم ئەگەر لەوێ بەڕێکرام ئەم کاکەمینم کوتی چل دینارم پێیە ئەوە حاجیم نەدیوە نازانم حاجی لەکوێیە کوتی چل دینارم پێوە با 20 دیناری بدەم بە تۆ 20 دینار لەکن خۆم بمێن نەک لێ جیا ببینەوە وەڵا کاکە ئەو 20 دینارم پێ بوو کاکەمینە نەگیرە نەگیرا کاکەمینە کاکە ئەنجا ئەو 20 دینارم پێ بوو هەتا 20 دینارەکە بڕا سبەینان حانوت بوو حانوت دەگەڕا لە حەوشەی گەورەی سجرەکە دەچوم شتم بۆ منداڵانە دەکڕی ئەکرەمم چکۆلە بوو نازەنینیش ئەوەندە بوو کچەکەم هەتا 20 دینارەکە بڕاشتم بۆ دەکڕین لە دوای 20 دینارەکەی پارەم پێ نەما کە پارەم پێ نەما ئەنجا شتم بۆ نەدەکڕی ڕۆژێکی ژنێک هات لە سلێمانێەوە ژنی هەموو شوێنێکی لێبوو ژنێک هاتی ژنەکە پاشی 3-4 ڕۆژان کری تۆ بۆ ئەندا ڕەزیلی بۆشتی بۆ منداڵانە ناکری حانوتە ئەو منداڵە هەموو شتی دەخۆن شتی دەکردن تەماشا دەکەم منداڵی تۆ بەرامبەریان دادەنیشێ ئەمیشتم وەڵی جا خوشکەکەم هەتا پێم بۆ پارەم شتێکم بۆ کڕیون ئێستا هیچم پێ نییە چیان بۆ بکڕم پێم نییە سبەینانیش نانوهێرکەکان بۆ وەردەگرم دێ خۆ ناژوێرم چێشتە نیوەڕۆیان بدەمێ لەبەروی ئیسحال دەبن بەو خوای بەو مەکە و مەدینەی تەوافم کردووە چۆنی دەیرێم ئەوە کوتی 100 دینارم بۆ کۆ کردوویەوە بۆ ئەو منداڵان شتی پێ بکڕە وەڵا خوا خێری بنووسێ ئەو 100 دینارم بۆ منداڵان وردە وردەمەژە خۆڕکەی شتم بۆ دەکڕین نزیکەی 7 کەسی گیرا من برایەکی خۆم گیرا براکشی شەیدا براکم شەیدا ئەخرەوەی کە گیرا ئەوە شەیدا بەس منداڵەکەی هەمویان گرپون و بربوویانن ئەمە کە داگوت نازان بۆ سەماوەی چوون بۆ کوێ چوون ئەوان گرپویانن بۆ حیونە بێ بەس منداڵەکەی هاتنەوە بەس بۆ خۆی نەهاتەوە بۆ خۆی کوشتبوویان و خەلاص و مەکتەب هەر لە پێش ڕۆژدا هەبوو لە پێشوانیشدا لە پێش ئەم شتەیدا بەس ئەم مزگەوتە سەر ئەو بۆی نەکردوین ئەم مزگەوتە سەر ئیکە کردویانە ئەرێ بەخوا خێرخواز کردویانە بەس خەستەخانەمان بۆ کراوە ئەم جادەمان بۆ قیل کراوە تا ئێرە هەتا ئەوێ قیل کراوە ڕزامان کردمان تا بەردەی بۆیان نەکردین ئەوەمان بۆ کراوە ئەنجا بە پێی خزمەتکردنیش وەڵا هیچ خزمەتێشکەی وانە ئەو بیرەشیان بۆ لە داوین دەوێت باشی ئەمیشان عەبدوڕەحمان گێڕانەوەکان ئەوەی سەلمان شەڕی شارستێن کە لای هێزێکی داری کراو وەک داستان ناو دەبرێ پلانێکی وردی پارتیزانانەی لە پشتەوە نەبوو و خوێندنەوەیەکی لۆجیکی هەمەلانەی بۆ ئەنجام نەدراوە چونکە پێوەری هەڵسەنگاندنی قوربانی و زەرەر و زیانەکانی هەردوولا دەرخەری ئەو حەقیقەتە و قوربانی خەڵکی ناوچەکە و
هێزە کوردیەکە زۆر گەورەتر بووە لەو زەرەر و زیانەی بەر هێزەکەی دوژمن کەوت. واتە لە بری تۆمارکردنی داستان ئەم ڕووداوە بووە کارەساتێکی گەورە و بەسەر خەڵکی ناوچەکە و هێزەکەی پێشمەرگە داشکایەوە. چونکە دوای شەڕەکە شارستێن و خەڵکەکەی بۆ دڕندەی و دڵڕەقی هێزەکانی بەعەجێڵرا و چەندین کەسی بێتاوان گول لە باران و شەید کران. دەتوانین بڵێن چیرۆکی تراژیدی عومەر محەممەد بەڵگەی ئەو نەهامەتیەیە کە شەڕەکە بەسەر خەڵکی ناوچەکەدا هێنایی. ئەوەی بینیتان کە شارستێنەکان باسییان کرد مێژووی ئەو ڕووداوە گرنگە بوو کە بەسەر دێی شارستێن داهات بوو. شەیدەکان شاهیدی ئەوەن کە ڕووداوێکی جەرەکبڕ وەکو هاو نیشتیمانیەک گوتی بە سەعات و 2 سەعات و چەند ڕۆژ ئەو کارە ساتە جەرگ بڕە کۆتایی نایە باسکردنی. مێژوو دەبێت ئاوا لە زاری خاوەن مێژۆکانەوە بگەڕێتەوە، نەوەکو بێی بەویستی خۆت و لە قازانجی خۆت و بەرژەوەندی خۆت مێژووی وڵاتێک، مێژووی شۆڕشێک، مێژووی دێیەک بشێوێنیت. لێرە دەرکەوت کێ بەرگری کردووە، دەریشکەوت کێ هۆکاری شەیدبوونی هەموو ئەو خەڵکە سڤیلە بووە کە تەنها تاوانیانەوە بووە دێنشین بوون و خزمەتی شۆڕش و پێشمەرگایەتیان کردووە. بە ئومێدەوەی توانی بێتمان ئەو جێپەنجە مێژووی بەسەر جەستەی دەی شارستێنە هەبێ بە شێوێکی جوان بۆ ئێمان ڕوون کردبێتەوە. تاکوونەوەکانی داهاتوو بزانن لێرە لە کوردستان ئەوەی گوزەراوە سەرکوتکردن و قەتڵ و عامکردنی خەڵکی کوردستان بووە بە بێهۆکار. تەنها بۆ ئەوە بووە کە ئەمانە کوردن و کوردستانین.